بسم الله الرحمن الرحیم بەنای خۆی بەخشندە و میهرەبان ئێمە وەکو کۆمەڵە گەنجی کۆمەڵی دادگەری بە ژمارە لیستی 147 ئەمڕۆ نمایشی ئەسپمان ئەنجامدا کە یەکێکە لە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئێمە هەم وەکو زیندووکردنەوەی سونەتێک هاتین و هەم وەکو بانگەشەیەک بۆ لیستەکەمان کە سەرخەری دینەکەمانە. نمایشەکە لە منتیقەی شارباژێر بە ئەنجام گەیەنرا، سوپاس بۆ خوای گەورە، نمایشێکی سەرکەوتوو بوو ئەلحەمدوللیلە. بسم الله الرحمن الرحیم. سەرەدامنای خوای گەورە بەخشندە و میهرەبان. من وەکو گەنجێکی کۆمەڵی دادگەری لەگەڵ ئەم گەنجانی ترا کە هەمومان سەر بە لیستی 147 کۆمەڵی دادگەری کوردستان هەستاین بە بانگەشەیەک بۆ کۆمەڵی دادگەری بە لۆگۆی ئاڵاقی خۆمانەوە. هەر یەکەم وەکو سونەتێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، دووەمیش وەکو بانگەشەیەک بۆ لیستەکەمان. کۆمەڵی چاک و کوچەلەم، کۆمەڵی چاک و کوچەلەم، کۆمەڵی چاک و کوچەلەم، بەدەنگی ئێوە ژیانە گۆڕێ ئیتر گەندەڵی. ئەمڕۆ ئێمە وەکو گەنجانی کۆمەڵی دادگەری هەستاین بە ئەنجامدانی نمایشێک بە ئەسپسواری. و زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ توانیم لەم نمایشە بەشداری کەم و شانازیە بۆ من کە کۆمەڵی دادگەریم و ئینشاءالله لە ڕۆژی دەنگدان دەنگمان بۆ کۆمەڵی دادگەریە و داوا لە هەموو ئەو کەسانەش دەکەم کە گویان لێمە گەنجان و پیاوان، ئافرەتان، کچان، هەر هەمویان دەنگیان بۆ کۆمەڵی دادگەری بێ لەبەر ئەوەی دین و ژینیان سەلامت بێ. ئاڵا و لۆگۆی کۆمەڵ شانازیە بۆ ئێمە دەلالەتە لە دینی ئیسلام، هەر لەبەر ئەوەش بوو بە شێوازە دەرکەوتین ئەمڕۆ. کۆمەڵ ڕۆڵی کوردستانە